عکسی تەجەلای مەشعەلی ڕووی دۆز شەوق مەیۆ چوون شەم نەفان و سیپۆز تووری تەن شۆڵەی جەزبەی حەقیقەت کردن وە سورمەی دیەی معریفەت دووربینی ڕای ڕاز وەرنەیەی جەدەست مەبۆوە باعێز توغیانی هەوەس یەکڕەنگی مایەی ڕستگاریەن ساقی دەی جامێ دەردم کاریەن دەمێک قەوی کرد زەعیفی ناڵم بەڵ دەمێک کەم بۆ ناڵم نەعالەم. سڵاوی خوای گەورەتان لێبێ ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی خەڵوەت لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ لە مەڵقەی بەرنامەی خەڵوەتدا دەچینە نێو دنیا عیرفانی و پڕ لە تەسەوفە جوانیەکەی یەکێک لە شاعیرانی کلاسیکی کورد کە ئەویش مەلا مستەفای تەختەییە کە یەکێکە لە شاعیرە زۆر جوان و جوان نووسەکانی سەدەی دەیەمی کۆچی کە بە شێوەزاری یان بە زمانی هەورامی شعرەکانی ڕازاندۆتەوە و بەشێکی زۆریانی تەرخان کردووە بۆ مناجات و پاڕانەوە لە خوای گەورە. ئێمە لەم بەرنامەیەدا قسە لەسەر جیهانە عیرفانی و تەسەوفیەکەی مەلای تەختەیی دەکەین و بوارەکانی تری ژیان و شعری مەلا مستەفای تەختەیی هەڵدەگرین بۆ تەوەرێکی تر و بۆ میوانێکی تر کە بتوانێت قسەی لەسەر بکە. ئەمەڵقەی بەرنامەکەم لەلایەن زۆر بەڕێز جەنابی مامۆستا جەمال بێدار نووسەر و شاعیر هەروە شارەزای بواری ئەدەبیات دەڕازێنمەوە پڕ بەدڵ بە ناوی ئێوە شەو بە خێراتنێکی گەمی مامۆستاکە مامۆستایان زۆر بە خێر بێ سپاس بۆ ئامادەبوونت. سپاسی ئێوە کەم و دەستخۆشی تان لێکەم بەو بەرنامە جوانە ئەدەبیەی کە خەریکن و ئەو بەرنامەیە کە ئومێدم وایە ئینشەڵڵا بەردەوام بێ ئینشاءڵڵا مامۆستاییان بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان و بە یارمەتیەوەش دەستەکەین بە بەرنامەکە. سپاس دەکەم مامۆستاییان بسەرتا ئەگونجێت تا ئێستا مەلا مستەفای تەختەیی ڕەحمەتی خوای لێبێ شاعیرێکی ون و نەناسراوە ینی کەم کەسمان ئەگونجێ لە ناو کتێبخانەی ڕۆشنبیرێک یا ئەدەبدۆستێکە دیوانی مەلا مستەفای تەختەیی هەبێ. من نازانم دوایی ئەپرسم هۆکاری ئەم نەناسراوی و گومناویەی مەلا مستەفای تەختەیی چێ. پێم خۆشە لە زاری جەنابتانەوە وەکو شاعیرێکە بە تایبەت لە زمانی هەورامیە قاڵ بوونەتەوە و مەلا مستەفای تەختەیی ژەر بە زمانی هەورامی بە شعرەکانی هۆنیوەتەوە باسێک لە کەسایەتی و ژیان و سەردەمی مەلای تەختەییمان بۆ بکەی بۆی بینەر زۆرتر شارەزای ژیان و کەسایەتی و ناوەڕۆکی شارەکانی ئەم پیاوە بەڕێزە بێت. بەڵێ مامۆستا مەلا مستەفا بە شێخی تەختەیی بەناوبانگە. تەختە ئەو دێیە کە مەلا مستەفای تیادا لەدایک بووە و لە دوای ژیانیشی کە بەرەو لای خواگەڕاوەتەوە هەر لەوێ نێژراوە کەواتە زێدەکەیەتی ئەو بە ناوی زێدەکەی و ناونراوە شێخ مستەفای تەختەیی. ئەم زانا و شاعرە بەرزە لە بنەماڵەی مەردوخیەکانە کوڕی شێخ شەمسەدینی یەکەمە. شێخ شەمسەدین کوڕی شێخ عەبدولغەفار بووە ئەویش کوڕی مەولانە گوشایشی بەناوبانگە لە ناو هەورامیەکاندا کە ناسراوە و دەورێکی ئەساسی دیوە لە بەڵاوکردنەوەی ئاینی ئیسلام وەختی خۆی لە ناو هەوراماندا. شێخ شەمسەدینی یەکەم کە باوکی جەنابی شێخ مستەفا بووە تەلەبەی ئیبن حەجەر بووە و مامۆستا شێخ مستەفا لە ساڵی 951 کۆچی قەمەری هیجری قەمەری لە دەی تەختە لەدایک بووە. لە ساڵی 1047 هیجری قەمەریشدا هەر لەوێ کۆچی دوایی کردووە و نێژراوە تەمەنی 96 ساڵی بەسەر بردووە تەمەنێکی دوور و درێژ بووە. ئەم پیاوە بۆ بەدەستهێنانی عیلم تەنها لە مەنتەقەی خۆیان ئیکتیفای نەکردووە بەڵکو ڕووی کردووەتە وڵاتانی عەرەبی وەکو شام وەکو حیجاز و وەکو مەککە و لەوێش لە خزمەتی عەلامە شەهابەدین
کوڕی ئەحمەدی کوڕ ئیبن حەجەر ئیجازەی مەلایەتی وەرگرتووە ئیتر گەڕاوەتەوە بۆ دێکەی تەختە کە دەیەکە سەر بە پارێزگای سنا وابزانم نزیک بە کەڵات هەرزان و ئەوناوە بێ لەوێ خزمەتی خەڵکی گوندەکەی خۆی کردووە بە ئیمامەت و مەلایەتی و هەروەها دەرزوتنەوە تا کۆتایی ژیانی نەجوڵاو ئەو منتیقەی بەجێ نەهێشتووە زۆر حەزی لە ناوچەکەی خۆی کردووە. لە ڕاستیدا وەختی خۆی شێخ مستەفا ئەوەندەی کە بە شێخایەتی و ڕابەری دینی ناسراوە بەو شێوەیە بە شاعری نەناسراوە ئیتر سەبەبەکان ڕەنگە زۆر بن و ئێمە نەیانزانین یاخۆ نەتوانین لەم حەڵقەیەدا باسییان بکەین بەڵام درەنگانێ ناسراوەکو و شاعری ئەم پیاوە نەکەر خۆی شاعر بووە باوکیشی شەمسەدین هەر شاعر بووە هەروەها کوڕێکیشی کە ناوی شێخ ئەحمە بووە ئەو هەر شاعر بووە و شوێنەواری شیعری جوان و پاک و بە کەڵکیان لە دوادا بەجێ ماوە بەڵام داخی گرانم بەو دەرێژێ ناکە هەموو بەرهەمەکانیان ڕەنگە هەر بەشێک لە بەرهەمەکانیان هاتوێتەوە دەست. شێخ مستەفا لە سەدەی دەیەم و یانزەهەمی کۆچیدا ژیاوە و لە دنیای عیرفانە دەستێکی زۆر باڵای هەبووە بەڕاستی لە حکمت و فەلسەفە و عیرفانی ئیسلامیدا ئەتوانین بڵێن یەکێکە لە شۆڕە سوارەکانی منتیقەی هەورامان لەو سەردەمەی خۆیە حتا ئەوەنە مەشهور بووە لەم بارەیەوە خەڵک کۆمەڵ لە مراولەولەوە زیارەتیان کردووە بە شخصێکی مبارەکیان زانیوە حتا بۆ زۆر لە کارە ڕۆحیەکانیان و کارانی دنیاش پەنایان پێ بردو هاتوونەتە لای و ئەنجا شیعرەکانی خۆی ئەگەر ئێمەش باسییان نەکەین یا کەسانێکی تر باسییان نەکەن خۆیان ئەبن بە بەڵگا لەسەر بەرزی شیعرەکانی هەروەها لەسەر گیانی تەسەوف لەو شخصەدا مەسەلەن هەروەکو جەنابەت ئەوە ئیشارەتە بۆ کە منیش ئیشارەتی بۆ کەم کە چەند جوان و توێتی تاقی خانەقاوی دڵ نەزەلزەلەن تاسی کەلەی پوت پەرجە وەلوەلەن فكرم نتهذيب نهي وإثباتا خيال مشغول شرح صفاتا عكسي تجلاي مشعل رويدوس شوق موچون شم نفع نوسيفوس دي ديار أمجور الشعرانا خويا ببي أوي كذبيان با أشنا دنياي عرفاني إسلامي و لا آسيكي زور برزو جواندا أنجا مگر تنها أوانيك لدنياي معرفة و عرفان عكاريان كدو بزان مسألة نفي و إثبات كامية هروها لم بارشوا وابزان مقولين كفاسي عليه كفر و إيمان لازم و ملزوم شود اگر إيمان نشود كفر اگر كفر نشود إيمان نشود ما بس هو إيمان و كفر دوانان بيكوا هاتون اگر كفر كنبي إيمان در ناكوي اماش لا او كرستها جواندا خوي درخاكا إنسان لدنياي كفر وبرو دنياي إيمان مسلمان بون يعني أيش رستي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله كألي لا إله يعني خواي جنية أما خوي بخوي كفرة بلام كوت إلا الله بيجعل خوا ليروا إثبات يكي بيجعل الله الله من أي بلام بيجعل الله يتر خواي كيتر نية يعني نفي وإثبات لبيشو نفي كبيشة دوای أو إثبات كيت أنجا ماموستاي برزمان ماموستا شيخ مصطفى تختي عليه من بيرم مشغولي أمايا بيرم مشغولي أمايا وفكرم وابسر أمو أمايا لم روان جيوا سيدي مسألة كان بكمو أنجا أمايا إثباتي كمو صفات كان يخواج لي روا إثبات كم دي ترعيفان لما جوان تلو خواناسي لما جوان تربراسي نموني كما ڕاستە مامۆستا من بپرسم مەولەوی بەڕەحمەت بێ لە سەرشاتە و مەلای جەباری خۆیان شێوەزاری سۆرانیان بەکارهێنا و خۆیان خەڵکی ئەو منتیقانە بوون بەڵام بۆی خۆشەویستیان بۆ
شێخانی تەریقەتی نەقشبەندی بە زمانی هەورامی شعریان هۆنیوەتەوە. ئایا مەلای تەختەیی بە ڕەحمەت بێ خۆشی هەر وەکو ئەوان سۆرانی بۆ بە هەورامی لە خۆشەویستیان سوێتی یام خۆشی هەورامی بووە؟ مەلا مستەفای تەختەیی خۆشی هەورامی بووە، دێکەشی هەر هەورامی بووە، باو وافرینی هەر هەورامی بوون. ئەوەی کە جەنابەت ئیشارەت بۆکرد لە خۆشی شێخەکانی نەقشبەندیەوە شعریان بە هەورامی و تۆ ئەوە جوزئێکە لە کول، چونکە لەو ڕۆژگارەدا باوی شعروتن بە هەورامی بووە. هەورامی زمانێکی یەکگرتووی ئەو سەردەمەی ملەتی کورد بووە، هەر لە سەروی ڕۆژەڵاتی هەمەدانەوە بیگرە هەتا ئەچێتە عەقرە و ئەوناوە، هەروەها لە سنە و مەریوانەوە بیگرە تا ئەچێتە کەرکووک و لەو لاشەوە هەتا ئەچێتە مەنتیقەی ئیلام و بەدرەوجەستان. ئەمانە هەموو جۆرە لەهجەیەکیان تیا بووە لە ناو خۆیانە، هەر یەکێک هەر قەومێک هەر تیرەیە هەر عەشرەتێ بە لەهجە و زمانی خۆی قسەی کردووە، بەڵام کە هاتوونەتە سەر شیعر وتن هەمویان بە هەورامی شیعریان وتووە، چونکە لەو ڕۆژگارەدا بایی بووە. ئەنجا ئیتر مەولەوی و مەلای جەباری و ئەمسالی ئەوانە و خانای قوبادی و تەنانەت با بڵێن ڕەنجوری و فڵان و فیسار کە شعریان و تۆ دەیانی تروەها هاتوون لە پێشەوە لە مەنتیقەی هەورامان فێری هەورامی بوون، ئەنجا شعریان وتووە. بەڵام مامۆستای ئێمە شێخ مستەفای تەختەیی خۆی هەر هەورامی بووە، زمانەکەشی هەر با و باپیرانی هەورامی بووە. ئیتر ئەوەش ڕەنگی لە ناو شیعرەکانی ئەداوەتەوە، چونکە کۆمەڵە کەلیماتێکی بەکار هێناوە نەمەولەوی و نەغەیری مەولەوی، حتا سەیدیش کە مەشهورە بەوەی زۆر باش زمانی هەورامی زانیەوە نەیزانیەوە یاخۆ بۆی نەکراوە یاخۆ ئەو جۆرە کەلیماتانەی بەکار نەهێناوەکە مەلا مستەفای تەختەیی بەکاری هێناون. مەسەلەن لەو جۆرە کەلیمانەی کە بەکاری هێناون ئەم جۆرە کەلیمانەیە: تاموت، سوتسی، شعشعە، مەهد، مناهی، سەفوەت، چلچەنگ، خەزلان، دێوزەدە، قاڵ، ئەکسیر، ئەخگەرە. ئەمانە ئەگەر کابرا خۆی هەورامەیەکی ڕەسەن هەورامی نەبێ هەرگیز نایزانێت. موشانە لە مەبەسمێت ئەچنە ناو بازنەی فەرهەنگی هەورامیەوە، ئاماش هەروەڵا دەچنە ناو ئەو بەکاری هێناوە لە شعرەکانیە. ئەگەر هەورامی نەبن و لەناو هەورەمانە باو نەبوو بن ئەو کەلیمانەی نەوتۆ. زۆر باشە مامۆستا، پاشتر ئەمەوێت درێژە بە ناوەڕۆک و تایبەتمەندی و هەتا ژیان و کاریگەری مەلای تەختەیی ڕەحمەتی خوای لێبێ لەسەر شاعیرانی دوای خۆی. پێم خۆشە وەکوڵێ لە سەرەتاوە بینەر بۆەوەی زۆر لەوەچێ عاشق و چاوەڕێی ڕاوەی بەشێ لە شعرەکانی مەلای تەختەیی بێ. پێم خۆشە بچینە نێو دنیا عیرفانیە جوانەکەی مەلا مستەفای تەختەییەوە و شعرێگەم بخوێنیتەوە هەم ڕاوەیکەی، چونکە ئەوەی کە من سەرنجمدا بێ زۆر بە هەورامیەکی قورس و گران نووسراون. بەڵێ من شعرەکە ڕەنگە بخوێنمەوە، بەڵام وا باشە ڕاوەکەی بهێڵینەوە بۆ کەسێک، چونکە تا ئێستا ئەو ڕاوەیە کە پێویست بێ بۆ ئەو بکرێت نەکراوە. هەر یەکێکیش لە ئەسبابەکانی ئەوەی شێخ مستەفای تەختەیی دەرنەکەوتەوە وەکو مەولەوی و مەحوی و نالی، هەر ئەوەیە تا ئێستا ڕاوەی شعرەکانی نەکراوە. ڕاوەکردنی شعرەکردنی شعرەکانی شتێکی ئاسان نییە. ئینسان هەروە بەدەمی و سەرپێی بتوانێت بیانکە. زۆر قورس و قوڵ و پڕمانان و کەلیماتەکانێکی کەلیماتی هەورامی ڕەسەنی کۆنن کە ئێستا زۆربەی هەورامیەکان نایزانێ. بەڵام بۆ خوێندنەوەکەی ئامادەم و هەر ئەکرێ ینی شتێکیان لەبارەوە بڵێن، ینی ئەوەی کە ئێستا فەرمێ فکرم نەتەزهیب نەفی و ئیسباتن خەیاڵم مەشغوڵ بەڵێ لە پێشەوە خوێندنەوەیەکی ئێنەکە کەم پارچە شعرەکە و دوایی زۆر زەگەڕێن قوربان. ئەمە یەکەم پارچە شعرێتی لە لاپەڕەی 63 دیوانەکەی بە ناوی تاقی خانەقا. تاقی خانەقاوی دڵ نەزەلزەلەن
تاقی خانەقاوی دڵ نەزەلزەلەن تاسی کەلەی پوت پەرجە وەلوەلەن فكرم نتهذيب نفي وإثباتا خيالا مشغول شرح صفاتا عكس تجلاوي مشعلي الروي دوس شوق مو چون شم نفا ونسيبوس توريتن شولي جذبي حقيقة كردن وسرمي ديي معرفة تاخاز عقيدي أحول بكل بو نواي قرسي نور إخلاصا كلبو تاخاز عقيدي أحول يقول بو نواي قرسي نور إخلاصا كلبو دوربيني راي راس ورما جدس مبو باعيس طغياني هوس يقرنجي ماويي رستقاريا ساقي دي جامي دردم كاريا دمي قوي كر زعيفين عالم بل دمي كم بو نعالم نعالم ئالێ رەدا تاقی خانەقا تاق ئەو شوێنەیە کە شتی تیادا ئەنرێ لەناو خانەقادا ئەڵێ تاقی خانەقای دڵەکەم کەوتۆتە لەرزە ئەلەرزێ هەروەها تاسی کەلەی پوچ کەلەیە کە هیچی تیانەبێ هەمیشە وەکو چۆن لولێ بە هەورانی پێوتە لولێ چۆن شمشاڵ لەرەی دێت و دەنگێکی لێوە دەرەچێ بەڵام نازانین شێڵێ کەلەیەکی پوچیش بێ کاسەکەی هەروەلوەلەیەت و دەنگێکی نابەجێی لێوە هەڵەسێ بەڵام من لەم کاتەدا فکرم مەشغوڵی ئەوەیە تەهزیبی نەفی و ئیسبات بکەم تەهزیب یعنی پاگنووسێکی ئەنجام دەرەوە لێ هەڵکۆڵم کە شەرحێکی جوان و پۆختەی لا إله إلا الله يا أشهد أن لا إله إلا الله بكم خليكي أوام خيالي شم سرقرمي شرحي صفات كاني خوايا جل جلاله هروها عكسي دركوتني روي يعني تيجدانوي الروي دوس واهات وشوق أداتوا وەکو شەمێک لە فانوسی پێساها ئەوساکە بۆ ئەوەی بە هین نەکوژێنێتەوە مۆمەکە نەکوژێنێتەوە یا فانوسەکە نەکوژێنێتەوە شوێنێکیان بۆ دروست کردووە لە پێچوشتیوە بۆ ئەوەی نەکوژێتەوە بەو جۆرە ئەنجا تووری تەن شۆڵەی جەزبەی حەقیقەت کەرەن وە سورمەی دیرەی معرفەت لەشی من کە وەکو کێوی توور وایە جەزبەی تەجەلای خوای ئەگەر بەرکەوتووە و وەکو سورمەی کە دوێتی بە سورمە و سووتانوویەتی بەڵام سورمەی حەقیقەت جا وا باوە ئەڵێن وەختی خۆی لە قورئانی شاباوە کە کێوی توور وەختی خۆی پاراوەتە حەزرەتی موسا پاراوەتە لەخوا خۆی نیشان با خوای گەورە فەرموویەتی تۆ بەرگەی بینی من ناگری خۆی نیشانی کێوی تووردا و کێوەکە سووتاوە ئێستاوەتا ئەیێنن بۆ ڕەشتنی چاو ئەڵێ منیش تەنم بە تەجەلای حەقیقەتی خوایی هەموو جا وەکو لەشم ئەسووتێ وەکو ئەوە تا خاس عەقیدەی ئەحوەل یەکوەل بۆ نەوای قورسی نور ئیخلاسم کەل بۆ ئەمەوەیە بینایی دیەم وا لێ بکەمەوە هەر یەک کەس ببینێ نەوەکو وەکو خوێل وابێ جا خوێل شتێک ئەبینێت دووشت بە شتێ بە دووشت ئەبینێ ئەڵێ من ئەمێ چاوی بەسیرەم ئەوەنە جوان بکرێتەوە ئەو حاڵەتەم بەسەر شێ و یەکبین ببمەوە هەر یەک بۆ ئەوەی هەر خوا ببین و خوا بناسمەوە دووربینی ڕای ڕاست وەرمە دووبینی ڕای ڕاست وەرمەوە جەدەس مەبووە باعیس توغیانی هەوەس چونکە ئەگەر بەو جۆرە نەبێ دووکنەلوتی ڕێگای ڕاست دەبێتە ئەگەر بە حەقیقەتەکە نەشینە ئەوێەوە ئەبێتە هۆکاری ئەوە هەوەسی ئینسان تۆغیان بکات و لابا لەم حەقیقەتە دەماخی ئینسان سەری لێ بشێوێ جا ئیتر وەکو بڵێ مانوو بووە یاخۆ داوای ئێمداد لە کەسێکەکە یارمەتی بە پەنا ئەباتە بەر ساقی مەیگەر حتمما ساقیەکەی ئەو ساقیەکەی ئەم دنیاە نییە حەق بەڵاو کەرەوەیە ئەوەیە کە حەقەت بە ئینسانەگەینێ
ئەڵێ دەی ساقی تخوا جامێک کەمبەرێ بەڵام با جامەکە کاریگەر بێ کاری بێ کارکاتە دڵ دەروونم دەمێ قەوی کار زعیفی ناڵم چونکە ئەمەوێ بەو لاوازی ناڵم کە ئەناڵێنم ناڵەکەم بەهێز بێ و بەشک و بگاتە گوێی فەلەک و خی گەورە بیبیسە بەڵدەمێک کەم بۆ ناڵم جعالم بەشک و ئیتر من لەم عالەمە ئەمانە ئەناڵێنم ماوەیەک ئەم ناڵم لە کۆڵکەوێ جوانە خی گەورە جەزات باتەوە ڕەحمەتی خوا لە مەلا مستەفای تەختەیش بێ مامۆستا من شەوکە دیوانەکەی مەلا مستەفای تەختەیم خوێندەوە کاریگەریەکی زۆری ئەم شاعیرە خواناسە بینم بەسەر ڕیتم و شێواز و تەنانەت ناوەڕۆکی شارەکانی مەولەوی تاوگۆزیە و ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێ واتە من پێم خۆشە زۆر جارەگە بمانەوێت کاریگەری شاعیرێک لەسەر شاعیرێکی تر بزانین دەبێ بەپێی سەردەمەکە بزانین ئێستا دەگوتێن نالی کاریگەری لەسەر مەحوی و شاعیرانی پاش خۆیەوە هەبووە ڕاستە چونکە نالی لە 1970 تا لەدایک بۆ 1970 بەڵام مەولەوی گەنجترە لەو ئێستا جەنابیش ئاماژەت پێکرد کە ئەم 200 و ئەوەندە ساڵ پێش مەولەوی ژیاو لەدایک بووە بەس پێم خۆشە کاریگەریەکە ئایا جەنابیشت لەگەڵ منا هاوڕای کە مەلا مستەفای تەختەیی کاریگەریەکی زۆری لەسەر مەولەوی و ناوەڕۆکی شارەکانی هەبووە بەڵێ تۆ شەرحەکەت و ڕوونکردنەوەکە زۆر جوان بوو بەڵام منیش تاکی لەسەر ئەوەی جەنابۆ ئەڵێمەوە وەکو جەنابۆ ئیشارەت بۆ کە ئەوانەی کە شارەزان لە شعر و ئەدەب و شعردۆسن و شاعرن و ڕەخنەگرن ئەگەر مێژووی ژیانی شێخ مستەفای تەختەی مەولەوی بەوردی نەزان و بەراوردی نەکەن وەک ئەمە واقعان ڕووشی داوە ئەڵێن کە شێخ مستەفای تەختەیی زۆر معجەب بووە بە مەولەوی و لاسایی کردووەتەوە بەڵام کاتێک کە سەیری مێژووی ژیانی لەدایکبوونی هەردووکیانەکەیت یا مێژووی وەفاتی هەردووکیان ئەەکەیت تەماشاەکەی شتەکە بە پێچەوانەوە دەرەچێ وەک پێشتر وتم ساڵی لەدایکبوونی شێخ مستەفای تەختەیی 950 هیجری قەمەریە ساڵی لەدایکبوونی مەولەوی تاوەگۆزی 1221 کۆچیە ئەگەر 1221 951 لێ دەرکەی 270 ساڵەکە 270 ساڵ فەرقی بینی لەدایکبوونیانە کەواتە ئەو کاری ئەو لێکچوونە کە لە بینیانە هەیە کاریگەری شێخ مستەفای تەختەییە بۆ سەر مەولەوی نەکی مەولەوی بۆ سەر شێخ مستەفا ڕاستە مەولەوی ئینسانێکی زیرەک بووە زۆر شوێنیش گەڕاوە بە دوای عیلمە و زۆر مطالعایشی بووە لە زوربەی سەرچاوەکانەوە خۆیشی ددانی پیا ئەنێکە ئیسیفادەی کردووە لە حافزی شیرازی لە سعدی شیرازی لە نیزامی گەنجەوی هەروەها لە بێسارانی لە سەیدی و لە خانای قوبادی حتا شعری سەیدیشی هێناوە تێڵکێشی شعرەکەی خۆی کردووە فلان و فیساری هێناوە حتممەنی شێخ مستەفایشی هێناوە ئەنجا نەکێناوێتی لە ناویا دیارە حتا ئەوەنە لە یەک ئەچەن زۆر لە شعری مەلا مستەفای تەختەیی هێناویانە خزانێتە ناو دیوانەکەی مەولەویەوە ئەوەنە لە یەک ئەچنەوەنە کاریگەری شێخ مستەفای تەختەیی لەسەر مەولەوی هەمە سەرنجام لاوازی و کەم و کورتی و نەقز نییە بۆ مەولەوی زۆر وەستایانە توانیوێتی دای ڕێژێت بەڵام من ئەمیس ئەوە بڵێم مەولەوی دەست پاک بووە دەم پاک بووە خاوەنی عەقیدەیەکی بەرز بووە خاوەنی بارەیەکی زۆر بەرز بووە ئەو لەوە پاکتر بە بڕوا شعری ئەم ئەو بێنەوە بیکابەهی خۆی بەڵام کە ئیسیفادەی لە خەڵک کردووە مە شتێکی طبیعی هەموو ئەم دنیای ئەبێ ئیسیفادە لە یەکتر بکەن هاتووە بە شێوەیەکی خۆیی دایڕشتووە ئەتوانین بڵێن وەکو ئەو هەنگەوا بووە کە بە هەموو گوڵێکی جوانەوە ئەنیشێت و لە هەموو گوڵەکان ئاوارە وەرەگرێت بەڵام خۆی یەت مادەیەکی لێ پێ ئەوترێ هەنگوین مەولەوی هەنگوێنەکەی لە چەندها گوڵ کۆ کردوێتەوە ئاوارەکە و هێناوێتی کردوێتی بە هەنگوێنەکەی مەولەوی و هەرگیز و هەرگیز پیس نابێت و خراپ نابێ
ئەمە نابێ بەعیبە بۆ مەولەوی بەڵام ئەو کەسانەی کە هاتووەن دیوانەکەی مەولەویان نووسیوەتەوە یاخۆ شعریان بە ناوی مەولەوی کۆکردوتەوە لێیان تێک چووە ئەویش بە ئەنقەز نەبووە لە ڕێگەی هەڵەوە چەند شعرێکی مەلا شێخ مستەفای تەختەیی وەکو کاکە حەمەڕەشی ئەمینی ئیشارەتی بۆ کردووە بەلایەنی کەمەوە 15 پارچە شعری شێخ مستەفای تەختەیی لە ناو شێعرەکە دیوانەکەی مەولەویدا هەیە ئەوەی کە ناوەندی بەڵاوکردنەوەی گۆڕان نووسیوێتەوە. ڕاستە زۆر باش مامۆستا پێم خۆشە بچینە خزمەتی یەکێکی تر لە پارچە شێعرەکانی مەلا مستەفای تەختەیی ڕەحمەتی بەڵام ئەوەیان داوای شەرحەکەی مەکە چونکە شەرحەکەی بەڕاستی وەڵاجا من بۆ خۆم تا ڕادەیە منیش لەبەرەوەی کە هەورامیم شتێکی هەر لێ هەڵەکڕێن بەڵام بۆ بینەرێکمانەوێت لەوە لە ڕاستیدا ناتوانم حەقی خۆی وەکو خۆی بمێ لە پارچە شێعری لە پارچە شێعرێکی ترا بە ناوی حۆقەی خەزێنەی شێخ مستەفای تەختەیی فەرموویەتی حۆقەی خەزێنەی تەجەلای ذاتی مەکتوبی تەفسیر شەعنی و صفاتی مەوج مەوزه و نوری حەق تێدا هەر ڕەگ مەشعەلێ مەویەرۆ پێدا هەر ئەعزا و مەشغوڵ ئیسباتی ذکرێن هەر عەزوێم نەعین ڕابطەی فکرێن تەمامی بەرەن مەغز و ڕەگ و پۆست لێشان بەرز بێن زایەڵەی یادۆست وجودم یەکسەر خاڵیجە غەیرەن تەنیا کەسی یار تێدا نەسەیرەن هەسی و نیسیم بەبێ تەوفیرەن نەیچی هەر تەزێ یا هاو دڵگیرەن لێدەر تاو جەم بۆ پەشێوی هۆشم ناوڵەی حەزینە بەیۆ نەگۆشم تأثیرش چون موم بتاونومەوە و ئەسڵی مەطلب بیاونومەوە. زۆر زۆر جوانە یاخوا دەست خۆش بێ هەرچەند ینی ئیتر ڕاستەکە ینی بەڕاستی زمانێکی زۆر قوڵ و فەلسەفیانە و عیرفانیانەی بەکارهێناوە بەڵام سەرنجام مامۆستا هەمووشی مناجات و پاڕانەوە و دەرخستنی تەجەلای جوانی خوایە لە دنیاە ینی باسی گەورەی خواکە کە بە جۆرێ لە جۆرەکان ئەوەی کە فەرمێ هەر ئەعزام مەشغوڵ ئیسباتی ذکرن ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە لەشی ئینساندا 360 ئێسک هەیە یان ئەوەندە جومگە هەیە پێویستە مرۆڤ ڕۆژانە بارتەقای ئەمانە چاکەی ئەمانە پەرستشێ گەورەیە خێرێ بۆ خوا بکە و ئەش فەرمێ دوو ڕکات نوێژی چێشتەنگا و کافیە بۆ ئەوەی کەواتۆ بارتەقای هەموو ئەم ئێسک و جومگە و چاکەی کە خوا بەسەر تۆ کردوێتی ئەم دوو ڕکات نوێژ سونەتە بکەین مەبەستمەوەیە لێرەدا جوان توانیوێتی جۆرێ لە عیرفان و تەسەوفێکی ڕاستەقینە بەرامبەر بەخوا دەربێت هەر بەڕاستی جائزیشە بڵێن شارەکانی ئیلاهیاتن جوانیاتن ڕەحمەتی خوای لێبێ مامۆستا باباز لەوە بکەین کە مەلا مستەفای تەختەیی بۆچی پێشتر جەنابەت ئاماژەت بە شتێک کرد کەوا هۆکارێکت باس کرد کە هۆکار چیە وەکو مەحوی و نالی و سالم و بێخود نەناسراوە لە کاتێکا گونجێ زۆر شاعیری تریش ڕاوە بۆ دیوانەکانیان نەکراوە خانای قوبادی یەکێکە لەوانەی کە تا ئێستا ڕاوەشی بۆ نەکراوە بێخود ڕاوەی بۆ نەکراوە کورد مستەفا بەگی کوردی ڕاوەی بۆ نەکراوە بەڵام خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یا لە ژیانی خۆیان ناوی بیستون من لە زاری جەنابتەوە لە کۆڕێکی جەنابی مامۆستا مەلا محەممەد یوسفا لە خوڕماڵ بیستم کە کەسێک هەیە بە ناوی مەلا مستەفای تەختەییەوە لاشم سیر بوو تا ئەو کاتە نەمزانی و بۆچی مەلا مستەفای تەختەیی کەمتر ناسراوە مەلا مستەفای تەختەیی سەبەبەکەی ئەوە بووە خەڵک دەور و پشتەکەی بایەخیان پێ نەداوە ئەو وڵاتەی ئەو تایە لەدایک بۆ ژیاوە وەکو پێویست لایەن لێ نەکردوتەوە دەی خۆتۆ ئەگەر پڕی ژوورێک ئەڵماس و ئاڵتونە ببێ بەڵام لە ژوورێکە حەبس کرابێ و پەردەیەک داوێ بە سەریانەوە هیچ کەس نەیبینێ ئەسڵەن نەک هەر نابینرێ باسیشی بەرگوێ ناکەوێ و بەڵام شتێک لە بەرچاوبێ خەڵک ئەیبینێ و ئەیناسێ بەڕاستی ئەگەر مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسی ڕەحمەتی نەهات باە ئەو دیوانەی مەولەوی و مەحوی و نالی
بەو شێوە جوانەی خۆی کە باوەڕ ناکەم کەسێکی تر بتوانێت بەو جۆرە شەرحی ئەو دیوانانە بکە بەو وردەکاریە شەرحێکی کورتی خالسەی پاکی ئەدەبی ڕێک و پێک ئەو مامۆستا عەبدولکەریم مودەڕیسە وای کرد ئەم سێ شاعێرە مەشهورەی وەها مەشهور کرد نەک هەر لە ناو کوردە لە دەرەوەی کوردیش بناسرێن یعنی شاعیرەکان خۆیان چەند مهم بوون چەند خاوەنی ئوسلوبی تایبەتی خۆیان و فکری تایبەتی خۆیان و بەهرەی جوانی ڕەسەنی خۆیان بوون چەند ئەو شتانە یارمەتی داون بۆ ئەوەی دەرکەون لە ناو خەڵکان شەرحەکەی مامۆستا عەبدولکەریم مودەڕیس ئەوەنە ئەو کەسانەی بەس کردوتە و ناسراون داخی گرانم مامۆستا مەلا کەریمی مودەڕیسێک یان نمونەیەکی وەکو ئەو نەبووە بتوانێ بڕوا دیوانەکەی شێخ مستەفای تەختەییش بێنێ بەو ئوسلوبە و بەو زانایە و بەو شێوازە جوانەی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس ئەویش لێک باتەوە بە وردی چونکە ئەم دیوانە تەنها ئەوە نییە زمان بزانی ئەبێ مستەلەحاتی دینی بزانی لە زوربەی عیلمەکانە کە لە حوجرە خوێنراون زوربەی مستەلەحاتەکانی ئەو عیلمانە بزانی ئەنجا ئەتوانی ئەو شەرحی ئەو دیوانە بکەیت باوەڕم وایە ئەگەر ئەمەش بکەوتایەتە دەست مامۆستا مەلا کەریمی مودەڕیس شەرحی بکەدایە وەکو ئەو نایلی و مەحوی و مەولەوی کردووە ئێستا ئەمیش یەکێک بوو لە تەرازوی ئەدەبە هاوسەنگی ئەوان بوو هەر ئەمەی وا لێ کردووە ئێستا لەم دوایانە کاکە حەمەڕەشی ئەمینی هاتۆ دیوانەکەی چاپ کردووە وردە شەرحێکی بۆش کردووە ئەویش خۆی دانی بەوەدا ناوە کە من توانای ئەوەم نییە بتوانم وەکو خۆی حەقی پێبام بەڵام هەر پێم باشە وەکو بەرقوڵێک شتێکی لەبارەوە بڵێم یعنی ئەوەی ئەو توانێتی قسووری نەکردووە بەڵام ئاخ بۆ مامۆستا مەلا کەریمێکی مودەڕیس شەرحی دیوانەکەی مەلا مستەفای تەختەیی بکردایە ئەوسا ئەمانزانی شاعیر و بلیمەتێک و ناودارێک بووە ئەنجا چۆن توانێتی لەو ڕۆژگارە دێرینە ئەو زمانە هەورامیە پاراویە ئەسیلە بەکار بێنێت و ببێتە ڕابەرێکی زمانەوانیش لەو سەردەمەی خۆیە زۆر باشە مامۆستایان پێم خۆشە بچینە خزمەتی ڕاڤەیان خوێندنەوەی یەکێکی در لە پارچە شەعرە بەسۆزەکانی شاعیری گەورەی کورد مەلا مستەفای تەختەیی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ بڵێ ئەم پارچە شعرەش ئەویش هەر لە دنیای تەسەوفدا یاخۆ با بڵێن هەر لە ئیلاهیات و ئەو عەقیدە جوانە پاکەی یەکتاپەرستیە کە شێخ مستەفای تەختەیی هەیبووە دیارە وەکو پیرەمێوتی گۆزە چیتیابێ ئەوە دەردەدا دەرونی پاکی شێخ مستەفاش ئەمەی تیا بۆ کە هەمیشە باسی دەروون و هەروەها بەسیرەتی ئینسان بەرامبەر بە خوای خالق و یەکتاپەرستی ئەمەش بە ناوی سیمی قەڵبی قەلب جۆشی کوورەی حاڵ نەبوتەی پاکتاو ئیخلاس کردن قاڵ متەنە قاڵب سپیەکەی عیرفان زاخی شەوق ماڵان ژەنگەکەی خەزڵان قامەتم قایم وعیزای فەرزەن فەیزەن دڵپەر مەوبەتەن خاڵی جەغەیزەن هەرگز وێم پێی وێش مەسی لەقاوێن هەری و ئامادەی ڕەزای قەزاوێن خەرقەی تەنحیجاب مەجلیسی یارن وجود نەدیرەی بەسیرەت خاورن گرپەی ناری وەجد نەدەروون خێزان بڵێ سەی کوورەی ئیبراهیم بێزان لولەی پێشەی وشک نیمسوتەی داخان مەگریان چون شەم شەونە چراخان وەنە معلومەن وای فەناومەن ساقی ئیلتیجاب وەشیشە و جامەن پەیمانەی جەومەی وەسەنگ مەڕۆڕ نەتاریکی کوفر مەبەخشۆ فتوح پێم دەر تاو بەهجەت دەشەد لابەرۆ حسنی خاتمەم ئارایش کەرۆ قوربان سیم مەقسەد لە
فافۆن یاخۆ لە مسە قەڵب یانێ تەزویر ناساخ قەلبیش یانێ دڵ یانێ ئەو دڵی من کە لە سیمێکی خراپ دروست کراوە لە ناو تەنووری حاڵمدا خراوەتەوێ و جۆژە خوا نەبۆتە پاکتا و ئیخلاسکردن هێشتا نەگەیشتۆتە حاڵی ئیخلاسی و پاک نەبووتەوە و بۆتەکە نەیتوانیوە بە پاکی بیێڵێتەوە هەروەکو مەسەلەن چۆن معدنەکانە خەیتە ناو ئاگرەوە جۆشیان ئەی بۆ ئەوەی مادە غەریبەکانیان لێ بێتەوە ئەمیش دڵی خۆی تەشبیه کردووە بەو سیمە و بەو معدەنانەی کە ئەبێ پاک بکرێتەوە ئەنجا حاڵی خۆشی تەشبیه کردەوە بە کوورەی ئاگرەکە کە سیمەکەی تێخرێت متەن نەقاڵب سپیەکەی عیرفان زاوەخی شەوق ماڵان ژەنگەکەی خەزلان ئەنجا دای ڕشتووە لە ناو قاڵبی عیرفاندا ئەیهێنە دای ئەڕێژێت بۆ ئەوەی ژەنگی فریودانی لێ جیا بکاتەوە بە خالستە دەربچێت قامەتم قایم و عیزای فەیزن هەڵسانەوەی من و ڕاوەستانم لە بەرەکەتی فەیزی خواییەوەیە دڵپەر نۆبەتەن خاڵینە غەیسەن شکردڵیشم پڕە لە خۆشەویستی و خاڵیە لە غەرەز و ڕق و کینە هەرچە زوێن پێیوێش مەسی لەقایەن هەر ئەندامێک لە ئەندامەکانی لەشی من مەستی لەقایەکی خوایە لە ڕۆحدا گیناخۆینسان ناتوانێت بگاتە لای خوا هەریو ئامادەی ڕازی قەزاین هەریەکێکیش ئامادەی ئەوەیە کە قەزای خوا مقدەری خوا بەڵای خوا چۆنی بۆ بێ ئەم ڕازی بێ بەوە خەرقەیتەن حیجاب مەجلیس یارن خەرقە ئەوەیە ئەیپۆشی یانی بەرگی لەشم حیجابێکە بەڵام لە حیجابی مەجلیسی خوایی یعنی ئەو بەرگەین کە پیاوانی خواناس و عیرفانی لە بەریەکان وجود نەدیدەی بەسیرەت خارن وجود یعنی بوونم دیدە یعنی چاو بەسیرەت چاوی عەقڵە بەڵێم ئەڵێ داخارم وەگوڵەی دڕکی پێوە کرپەی ناوری وەجد نەدەروون خێزان کڵپەی ئاگری حاڵ کە لێم هاتووە لە ناو دەرووندا هەڵگیرساوە بڵێسەی کوورەی ئیبراهیم بێزان ئەوەنە بەجۆشە ئاگرەکەی دڵی من ئەوەی حەزەتی ئیبراهیمی تێخرا ئاگرەکەی بچکۆلە و کەم نرخە لە پای ئەمەی منە لولەی پیشەی وشک نیم سوتەی داخان ئێسقانەکانم وەکو شمشاڵیان لێ هاتووە لولە بۆ بە لولە بەڵام لە وشکی خۆیانە داخ و ئاخ سووتاندونی مەگریان چون شەونە چراخان وەکو چۆن شەمی مەجلیسی شەوان لە دیواخانە ئەسووتێمیش ئەوە ئاگریان تێبەر بووە وەنەم معلومەن وڵی فەنامەن لێم دیارە کە کاتی فەنابوون و تیاچوونمە ساقی ئیلتیجام وە شیشە و جامەن دەی ساقی من ئێستا پەنا ئەبەمە بەر شوشە و جام یعنی سوراحی و پەرداخ پەیمانەی جەومەن وەسەنگمەوە ڕۆح ئەدەی پێیکێکم بۆ بێنە لەومەیە بە سەنگی ڕۆحم هام سەنگ بکاتەوە لەگەڵ ئەم خەم و خەفەتا نەتاریکی کوفر مەبەخشۆ فتوح لە تاریکایی کوفرە فەتح و سەرکەوتنم بۆ ئەهێنێ ئەومەیە پێم دەرتا بەهجەت داشەت لا بەرۆ دەی تۆش پێیکێکم بەرێ لەوێ هەتاوەکو زەوق و کەیف و ڕۆشنایی سەرگەردانی و حەیرانیم لا بەرێ حوسنی خاتمام ئارایش کەرەوە بۆ ئەوەی کۆتایی بوونم بڕەزێنێتەوە جوانە مامۆستا جەمال شاعیرانی پێشومان ڕەحمەتی خۆیان لێوێ بەتایبەت دەوانەی لە بواری عیرفان و تەسەووفە زۆریان وتووە زۆر خواناس و لە خوا نزیک بوون خاوەن تەقوا و زوهد و دنیا نەویستی بوون مامۆستا مەلا مستەفای تەختەی دەفەرمێت ساقی دەی جامێ دەردم کاریان لێرەشدا فەرمێت ساقی ئیلتیجام وە شیشە و جامن پەیمانەی جەومەی وە سەنگ مەدۆڕۆح مەبەستمەوەیە ئەم جۆرە بەکارهێنانی ساقی و مەی و مەیخانەیە لە
شعری عیرفان و تەسەوفدا بە چ مەبەست واتایەگاتووە؟ ئەمە ئازیزەکەم مامۆستاکانی حوجرەی ئەو ساکە سێ عیلمیان خوێندووە کە ئەم سێ عیلمە لە ناو چوارچێوەی عیلمی بەلاغەدا جێ ئەکرێنەوە: عیلمی بەیان، عیلمی بەدیع، عیلمی مەعانی. ئەمە ئیتر فێر ئەکا تۆ شتێک ئەڵێیت مەبەستت شتێکی ترە، نەک ئەو شتێکە ناوەکەی بۆ دانراوە. ئەمە لە دنیای بەیانە پێی ئەوترێ ئیستیعارە، پێی ئەوترێ تەشبیه، پێی ئەوترێ کینایە. ئەنجا هەر یەکێ لەم لەمانەی من عەرزم کردی بەدەیان لقی پێوەیە. مامۆستاکانی ئێمە لە حوجرەکەدا ئەم عیلمانەیان بە جوانی و بە هەزمکراوی خوێندووە. خوێندنی ئەو ڕۆژگارە گەرچی خەڵک بە ڕۆژگارێکی کۆن و دواکەوتوی ئەزانێ، بەڵام لە چاو خوێندنی ئەمڕۆدا زۆر پێشکەوتوو ورد و بە سەلیقە بووە. ئێستا خۆت ئەزانی لە پۆلێکا 30-40 قوتابی کۆ ئەکەنەوە، مامۆستا لە ماوەی 40 دقیقەدا کە ڕەنگە 5 دقی لە پێشەوە بخوا، 5 دقەشی لە دواوە بخوا، بێنێتەوە 30 دقیقا. باوسی 40 تەلەبەیە دەرسێک ئەڵێ ئیتر تێبگەن و تێنەگەن بۆ بەیانی ئەچێتە سەر دەرسێکی تازە. بەڵام لە دنیای حوجرەکانی ئێمە داوا نەبوو. مامۆستا لە جیاتی ئەوەنە تەلەبەی بێ یا 3 تەلەبە یا 4 تەلەبە یا بڵێ 10 تەلەبەی بووە، ورد دەرزەکەی پێوتون، پەلەی نەکردووە، زۆری پێ نەوتون، قەترە کردوێتی بەناو دەمیانە. ئەنجا بە وردی لەسەری ڕۆشتووە تا فەقیەکە تێ نەگەیشت بێ بە باشی، مامۆستا نەچۆتە سەر مادەیەکی تر بەیانی کە فەقیەکە هاتوۆتەوە بۆ لای. پێش ئەوەی بشێتە سەر دەرسێکی تازە، ئەو هاتووە لە یەکەی قوتابیەکانی پرسیوە تۆ ئادەی ئەوەی دوێنێ پێم وتی بۆم بڵێ ئەوە شەرحی بکە. ئەگەر وەکو مامۆستاکە شەرحی نەکرد بێ بۆی نەوتوێتەوە نەچۆتە سەر مادەیەکی تر، لەبەر ئەوەی خوێنوویەتی هەزمی کردووە. ئەنجا دەی کەسانێکیش بەو جوانیە ئەو عیلمە فێریان بکەیت، هەزمی ئەو عیلمە بکەن، حتمما کەسانی زیرەک و شارەزەیان لێ دەرئەچێ، بە تایبەتی لەو شتانەی کە لە شێعرا هەنوو جەنابەوە ئیشارەتر بۆ کردن. ئەنجا ئێستا ئەو شتانە نازانن، یعنی لێ بۆ هەر قسەیەکیش بۆ ئەوەی کە ئیسباتی کە مەبەستی ئەم قسێنێ قسەیەکی ترە، قەرینەی لە پاڵا بووە. قەرینە مەسەلەن تۆ کابرای گەبینی خەڵکی دەیەکی درەوە هاتۆ بۆ دێکەیەوە، ئەڵێ کاکە ئەوە خێرە هاتی بۆ ئێرە، ئەو پێ ئەڵێ وەڵا هاتوون بە دوای بارۆکێک ئاگەڕێم. بارۆکێک ئەو مەقسەدی لەو بارۆکە نییە هی مریشکە کڕیوتە، ئەی مەقسەی مەقسەی کچێکە. ئەی چۆن تۆ ئەزانی ئاخر ئینسان عەوداڵ نابێ بە دوای بارۆکێکە، ئەوە قەرینەیە. ئەنجا قەرینەکە هەیە حاڵیە و هەیە خەیاڵیە و هەیە مەقاڵیە و ئەم هەموو وردەکارانیان خوێندووە. کەسێک شاعیرێک نەزانێ ئەم عیلمی بەلاغە معلوماتێکی نەبێ، ناتوانێت ئەو شیعرانە بەو قوڵیەدا بڕێژێ. ئەگە دایشتی ڕێژە تەقلیدیە، جارێکیان لە کۆڕێکە شاعرێ شێری ئەخوێنەوە، ئەوەی جۆگەکە بە دەوری شاخەکەدا ئەسوڕایەوە. ئێوتم کاکە گیان معقولە جۆگە بە پاڵی شاخەکە بسوورێتەوە، تۆ چی لێ هەڵەکڕێنی؟ وتی دێخۆ مامۆستا من مەقسەم جۆگە نەبووە. وتم جۆگە بۆ نەشاوتم ئێ مەقسەد چیە؟ وتی مەقسەم کچێکە و کوڕێک. دەیوتم قەرینەکە چیە؟ وتی قەرینە چییە؟ دەیوتم تۆ کە نەزانی قەرینە چییە چۆن ئەم تەشبیه هێناوە؟ ئەمە هەر ئەو معنایە کە جۆگەیەکە هەڵکرەوە بە دەوری شێخەکە ڕوە. یعنی ئەوان لەسەر ئەساس و بنەڕەتی عیلم شاریان وتووە، نەک هاکەزایی و بەرەڵی حەشا لە ڕووی. ڕاستە زۆر باش مامۆستا. شعرە تەسەوفی و عیرفانیەکانی مەلا مستەفای تەختەی وەگەزانین مەولەوی تاوگۆزی بە ڕەحمەت بێ سۆز و عەشقێکی ڕاستەقینەی قوڵی بۆ خوا هەیە، مەحوی لە خۆشەویستی خوا و لە عەقیدەیەکی پاک و لە ستایشی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. ئیتر ئەویش لە لووتکایە. ئاستی شعرە عیرفانی و تەسەوفیەکانی مەلا مستەفای تەختەیی لە چه ئاستێکدان ئەتوانین بڵێن ڕچەشکێنێکە لە ئاستی تەسەوف و عیرفاندا کە ئەتوانین بڵێن پێش شاعیرانی پێش خۆی دوای خۆشی کەوتووە؟ لە ڕاستیدا من وهای ئەبینم و هیچ خواریەکی پێوە نابێنم لە ئاستی ئەوانەدا. ئەنجا بەڕاستی گەیشتۆتە ڕادەیەک بۆ ئەوە ئەشێ بیکەیتە مامۆسای مەدرسەیەکی تایبەتی لە عیرفانە
بەو زمانی هەورامێ کە شێری وتووە پێش ئەو کەسێکی تریوە نابینین بەو قوڵیە هەمانە شێری وتووە لەناو بەتایبەتی شیعرگوتن لەناو بە زمانی هەورامی لەناو کاکەیەکانن مێژۆکەی زۆر کۆن قوڵە بەڵام بەو ئاستە بەو قوڵایە بەو خالسە من نەمدیوە و شک نابم. زۆر باش مامۆستا وا دیار کاتی بەرنامەکەم ئەوەندەی نەماوە پێم خۆشە کۆتا بەرهەم یا بەشێکی تر لە شعرەکانی مەلا مستەفای تەختەییمان بۆ بخوێنیتەوە وەگەر پێویستیشی بە سەرەداوێت لە ڕاوەکردن هەبێ بۆ بینەرانی باس بکەی سپاس دەکەم. من لێرە شەو پێم خۆشە زۆر سپاسی بەڕێز کاکە حەمەڕەشی ئەمینی بکەم کە هیچ نەبێ تا ڕادەیەکی باش شێخ مستەفای تەختەیی زیندوو کردەوە باسی خستە باسەکانەوە ئەو برایە نەک هەر ئەم دیوانە بەڵکو من بزانم زیاتر جە 50 تا 60 دیوانی کۆنی هەورامی بە حاڵەتێکی ناڕەحەت و گەڕانێکی زۆر خستەوە پیا کردووە و هەمیشەش لە ماڵەوە خەریکی ڕاوەکردی ئەو دیوانانەیە ئەوە شایانی باسە ئەم برایە خۆی شێوەی قسەکردنەکەی سۆرانیە برایەکی سۆرانیە بەڵام کە قسەکە کەس نازانێت سۆرانیە لەگەڵ من چەند هاتۆتە ماڵمان و چەند چوومەتە ماڵی خزمەتە خزمەتی هەر بە هەورامی قسەی کردووە تەنانەت ژن و کوڕ و کچ و مناڵەکانیشی هەر بە هەورامی قساکەن ئێمە هەمومان قەرزاری ئەم پیاوەی من لێرەوە لە ڕێگەی کەناڵەکەی ئەوە زۆر زۆر سپاسی یەکەم و تەمەنا ئەەکەم خی گەورە تەمەنی درێژ بکە ئێستا داواکەی جەنابە لە من چی بوو وڵای بەش شعرێکی تر هەر کاتی بەرنامەکەم لەوە چێر بە شێوەندە بکاکە یەکێکی دیکە لە ئەمە شعرێکی تر بە ناوی ئازیز فێراقت ئازیز فێراقت دڵکردن وەهون سەرکردن نەچەم مەشۆ چوون جەیحون کەشتی وجوم تۆفاانی کردن تەختەی پاورەی ڕۆح و عەدەم بەردەن خولمە و نەگیر مەوجی فەنادا ئەجەل مەکێشم بەیلا و بەولادا زیندگیم پێی مەرگ هاونە تەدارەک ئومێدی حەیات قەتعەن وە پێشەک دەواازەی فەرەج مەحکەم مەسدودەن یەئسم وەژدەماو ئومید نابودەن ها وەسەر قولەی خەوف و ڕجاوە نمەز ڕام ئیلەن یاخۆ ئەولاوە نەسیب بی نەسیب جەبەهرەی شەوقەن نەسیب بێنەسیب جەبەهرەی شەوقەن خەفەت بەزمشەن شاڵیم بێزەوقەن لێم تاقەی نییەن ئاو بوو خۆر بەکۆن مغەنی دەوام لەرەی کزەی تون پێناڵی حەزیر لێوێ بەرەوە چون ئامای خەیاڵ مەحوم کەرەوە ئازیز فێراقت دڵکردن وەهون ئەی ئازیز دووریەکە دڵمی کردووە بە خوێن یعنی پڕپڕی کردووە لە خوێن و هەموو خوێن لە دڵما کۆ بۆتە خوێنی جەستەم سەرکەدەن نەچەم مەشۆ چون جەیحون ئەنجا لە چاوەکانمەوە سەری کردووە وەکو ڕووباری جەیحونیش جاری ئەبێت و فرمێسکی خوێنینم ئەڕوە کەشتی بوونیشم تۆفانی کردووە لافاوی هەڵساوە کەشتی بوونم ئەنجا تەختەی پاچی ڕۆحیشم بەرەو عەدەم و نەمان ئەبات و ئەڕوە ئەنجا خول ئەخوا خولمە و نەگێژ مەوجی فەنادا ئێتر وجودم لە گێجی فەنابووندا خول ئەخوات ئەها بازێ ئاو ئەچێتە خوارە و خول ئەخوات ئەجەل مەکێشم بەملاو بەولادا ئەجەلیش یانی کۆتایی تەمەنیش بەملاو بەولادا ئەم کێشە و بەرەو فەنابوونمە بە زیندگیم پێی مەرگ هاونە تەدارەک ئومید حەیات قەتعەن وە پێشەک زیندگیم بۆ مەرگ تەرتیبی داوە یعنی ئەو وەسائلانەی کە پێویستن بۆ مەرگ زیندگیم هەموو یانی حازر کردووە ئیتر هیوای ژیانم بە بێشک بڕاوە هیچ هیوایەکم نەماوە دەواازەی فەرەج مەحکەم مەسدودەن دەواازەی کرانەوەی دەروو لێم بە تەواوەتی داخراوە یەئسم وەژدەماخ ئومێد نابودەن ینی بێهیواییم لە کەیف و زەوقایە و ئەنجا ئومێدیشم بێهیوایە یعنی ئیتر هیچ هیوایەکەم بەم ژیانە نەماوە هام وەسەر قولەی خەوف و ڕجاوە
وام لەسەر بەرزایی دووشتەوە خەوف و ڕەجا ترس و ئومێت بەڵام نمەزڕام ئیلان یاخۆ ئەولا خۆشم نازانم عاقبەتم بەرەو کوێ بێ بەرەو خەوفەکە ڕۆم یاخۆ بەرەو ڕەجاکە ئەڕۆم نەسیب بێنەسیب جەبەهرەی شەوقن ئەوەی کە نەسیبی من بێ هیچ بەشێکی نییە لە بەهرە و شەوق و کەیف بەشک و بەڵکو و خەفەت بەزمشەن شایم بێزەوقن ئێستا خەفەت گەرمەی شایەتی و بەڵام شادی و خۆشی منیش هیچ زەوقێکی تیا نەماوە لێم تاقی نییەن ئاب و خۆرجەکۆن لێم معلوم نییە خواردن و خۆراک لەکوێوەیە ئەجا داواکە لە گۆرانی بێش ئەڵێ دەی تخوا گۆرانی بێش با کزەی بەزمێ گۆرانیم پێ بڵێ بەڵام بە کزەوە بە ئاه و کزە و ناڵەوە بۆ ئەوە لەگەڵ حاڵەتی منە ئەگونجێ پێی ناڵێ حەزین لێوێ بەرەوە ئادەی لێوێ بەرەوە بەڵام بە ناڵەیەکی حەزینی دڵپڕ خەم و خەفەت چون ئامای خەیاڵ مەحوم کەرەوە بۆ ئەوەی وەکو خەیاڵ چۆن مەحوو ئەبێتەوە بە واقع بۆ ئەوەی لەحزەیەکە خەیاڵە پچڕێ و نامێنێ منش بوو کاریگەریەکی زۆری بەسەر مەولەویەوە دیارە قوربان دیار حتا مەولەوی یەکێکە لەو شاعیرانەی کە لە زۆربەی زۆری غەزەل و قەسیدەکانی داوا لە مغەنی و گۆرانی بێژەکەڵێ ئەم گۆرانیانم بە سۆزێکی دەروێشانەی بۆ خوایانە بۆ بڵێرەوە حتا مامۆستا لێرەشدا مەولەوی شارێکی زۆر مەشهوریە کە دەفەرمێ ئاخر سەفەرن ڕاخەی لێ دوورن منزڵ بێپایان تۆشە زەرورن ئەمیش دەفەرمێ کۆچ نامەدەن ئاخر سەفەرن تۆشە زەرورن ڕاپەڕ خەتەرن مەبەسمێ مەولەوی ئەگونجێ هەر لە ئیلهامی بۆ ئیشارەتم بۆ کرد ئەوەش حەیب نییە هەموو زانایانی دنیا ئێستا لە یەکترە وەری ئەگرن ئەگەر مەولەوی لە بەڵام بینی خۆیان داێژنەوە وەریگرت بێ بەهرەی وەرگرت بێ ئوسلوبی وەرگرت بێ کەلیماتی وەرگرت بێ هیچ نابێتە عیب بەڵام مهم ئەوەیە ئەو بە ئوسلوبەکەی خۆی داڕێژەوە مامۆستا من زۆر سپاس دەکەم چێژم زۆر لێبینی ڕەحمەتی خوا لە مەلا مستەفای تەختەیش بێ بە ئومێدەوەی ئینشەڵا بتوانین لە ئەڵلقەکانی داهاتوە زیاتر لەسەر دنیا عیرفانی تەسەوفیەکەی مەلای تەختەیی بڕۆین و لایەنە جوانەکانی شیعری مەلای تەختەیش بۆ بینەران و بۆ ئەدەب دۆستانی کوردستان ڕوون بکەینەوە باسی بکەین من زۆر دەستخۆشی لە جەنابتانەکەم ئومێدەوارم بەرنامەکەتان دەوامی هەبێت ئینشاءڵڵا تەمەند درێژ بێت زۆر سپاس دەکەم بەڵێ عزیزان و خۆشەویستانم خەڵوەتی ئەم جارە لەگەڵ زانا و عاریفی گەورەی کورد مەلا مستەفای تەختەیی بە کۆتا گەشت بە ئومێدی ئەوەی جێ ڕەزامەندی خوای گەورە پاشانەوەی عزیز و خۆشەویست و بێت تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم لێرەوە سپاسێکی گەرما ڕاستەی هاوکارانم لە پشتی کامێرە هەروە بەڕێز کاک شێخ نەجمەدین شێخ ستێق سەرگەتی بەوەی کە لوتفی نواند و مەرحەمەتی نواند کە هەم لەسەر سفرە و خوانی ئەو هەم لەسەر لە نێو باخە ڕازاوەکەی ئەودا ئەم بەرنامەی خەڵوەت پێشکەش بکەین دووبارە زۆر سپاسی یەکەم تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ